عزیزان ئێستا داوەتەکان بینەر و بیسەری بەشی دووەمی وەڵامەکەی ڕەحمان حوسێنزادە بە دەبیرەوەڵی کۆمەڵە ئیبراهیمی عەلیزادە لەژێر ناوی پێچەوانەکردنەوەی حەقیقەتە. ڕەحمان حوسێنزادە فەرموو باسەکەت دەست پێ بکە. زۆر سپاس بۆ کاتەکەی ئێوە. لە بەشی با من تەنیا یەک جملە بە بەشی ئەوەڵەکە ئیزافە بکەم. ئەرگۆ باسم کرد وەختێک لەلایەن بەشە لە هاورانی ئەو وەختی چەپ لە نێو تەشکیلاتی کوردستان فەزایەکی سەنگین و تەقاضای ئێخراج چەند کەسە کرا، نەتەنیا ئەو قەتنامانە نووسان، نەتەنیا نەقدی سیاسی کرا، واگاداریتان بەرخوردی تەشکیلاتیمان ئەت جملە بەو ڕفێقانەی کە ئەو کانونیان دروست کرد بوو کرد. کەمە لێرەیتر نامەوێ واردی جزئیاتەکەی بم، لە فرسەتێ تراگە لازم بوو باسگین بزان، یعنی ئەقدامی تەشکیلاتی و ئینزباتیمان کە کاری خەتای سیاسی و تەشکیلاتیان کردو. بەڵام بابێ مەسەر محوەری دومی باسی دەبیرەوەڵی کۆمەڵە باسی ئەوە دەکا کە ساڵی 91 ڕەوتی کۆمۆنیزمی کاریگەری کە 90% ئەو وەختی تەشکیلاتی کوردستان سازمانی کوردستانی حیزب بووین هەزیمەتمان کردووە، هەڵاتوین هاتوین لەکوێ لە کوردستان. من دواتر نچمە سەرەوەی خودیام دەستەواژەیە، خودیام عنوانە هەزیمەت هەڵاتن بۆ 90% کادر و ئاعزای تەشکیلاتێکی کۆمۆنیستی کە سابقەی 10 ساڵ مبارزەی جانانەی لەگەڵ جمهوری ئیسلامی بوو چەندە ناشایستە و چەندە لەتمەدان لە خودی ئەو سازمانی کۆمەڵەیە. جا ئەگەر کۆمەڵە ساڵی 90 کادر و ئاعزای ڕاهبەری تا خوارەوەی هەڵات بێت و هەزیمەتی کرد بێت و ئەقەلێتێکی 10% ما بێت و ئەمە وەسڵەکەی بە اختلافاتی ئێستاشەوە عدەیەکی دیکە بیانەوە هەزیمەت بکەن، ئایا لە زێنی نەفەری سێوەم بینەندە و شنەوەندەی منسف لە جامعەی کوردستانی ئێران و ئێرانە لەتمە لای ئەتباری خودی و سازمانە نیە و حیزبە نیە؟ بۆ مەسلحەتی ئەمڕۆ ئەوواکەن، بۆ لای ئەتباری چەپ و کۆمۆنیستی خودی تەشکیلاتەکەی خۆتان و کادرەکانی ئەو سەردەمیەدان. با بچمە سەر قسەکان. بەڵام ئەم باسی هەزیمەتە لە باسی غێرە دموکراتیک بەرخۆڕکردنەکە بێپایەترە، چونکە بەو معنایە بێپایەترە چونکی هەر لە ڕۆژی جیابوونەوەی ئێمە جزوی قەراردادی جیابوونەوەکەمان بووە بە شێوەیەکی متەمەدنانە. ئێمە واحدێکی 18 کەسیمان بۆ نزیک ساڵێک 8 مانگ ساڵێک هەر لەوێ لە گۆشەیە لە ئوردوگای حیزبی کۆمۆنیستی کۆمەڵە لەسەر تەناسوخوایی ئەو لە بینمانە مابوو مابوونەوە کاری سیاسی و تەشکیلاتیان کە خۆ کاری نظامی لە دەستوری کارانە بوو تا ئوردوگای نظامی بۆدانی بۆ کاری سیاسی و تەشکیلاتی و بە دوای ئەوە ئێمە لەگەڵ چەپ و کۆمۆنیستەکانی کوردستانی عێراق تێکەڵ بووین، هەم هاوفکری و هاوقەدەمی ئەوان بووین، هەم تەشکیلاتی کوردستانی حیزبی کۆمۆنیستی کاریگەری بە درێژایی فعالیەتی تا ساڵی 2000 کە کەوتە بەر هێرشی یەکێتی نیشتمانی لەگەڵ حیزبی کۆمۆنیستی کاریگەری عێراق لەوێ بوو. بەڵام وەختێ ئیبراهیم عەلیزادە باس لە هەزیمەت و هەڵاتن لە سەحنەی کوردستانەکە خۆ مەنزوری شارەکانی کوردستانی ئێران نییە، هەتاش مەنزوری شارەکانی کوردستانی عێراقیش نییە، چونکە ژارەکانی کوردستانی ئێران هەر وەک یەکین. ئەو لە ئوردوگای زەرجۆز دانیشتووە، ئێمەش یا لە کوردستانی عێراق لە نێو شارەکەیە بووین یا ئەوسەڵەکەوە لە ئەوروپاوە شۆرەی دەوروبەرەوە فعالیەتمان کردو، تەماسمان گرتو. مەنزوری ئوردوگایە، ئوردوگاداریە، ئوردوگایەکی زەرجۆز کەڵام بۆتە جوغرافیایەکی وا دیارە زۆر ئیدەئالی زەکراو بۆ خودی ئیبراهیم عەلیزادە بۆیە هەر کەس لەو چوارچەوە بێتە دەرێ، هەر کەس لەو خەتە بێتە دەرێ هەزیمەتی کردووە. تەواوی قسەی بەرابەر بێمە ئەوەیە کە من دواتر ئەڵێم ئێمە چیمان کردو ئەوان چیان کرد. بۆیە باسەکە وەختە باسی اختلافی سیاسیەکەڵێ ساڵی 91 ئەساسی اختلافە سیاسیەکە خۆ لەسەر ئوفقی کۆمۆنیستی نەبوو، خۆ لەسەر جەهانبینی کۆمۆنیستی نەبوو، خۆ لەسەر ئیستراتیژی و سیاسەتی کۆمۆنیستی نەبوو، باوەڕهای مشتەرەکمان بوون لەسەر مانەوە و نەمانەوە لە کوردستان بوون. مانەوە و نەمانەوە لە کوردستانیش وتم خۆشارەکانی کوردستانی ئێرانی مەنزوور نییە، ئەو جێگایی کە جداری سیاسی و تەبەقاتی لێ، ئەو جێگایی کە ئێمەی کۆمۆنیستەکان و چ حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەکەی و ئێمە لە حیزبی کۆمۆنیست کاریگەری و دواتر حیزبی حکومەتیش و ئەبێ لەوێ فعالیەت بکەین.
شوي أردوغان كان محدود نقرانا كان سطحي وكان ناسيوناليستي صراحة ما تكون ناسيوناليزم شاخباري نية تو بعنواني كومونيست تواوي أفق السياسة خلاصة ببيته ولا جغرافيا كي معين كبوا هل أنا مهدي فيشتوني مبارزة تشيناية وطبقاتية دي معناه ويا أفق زور محدود نقرانا ومحلي وبو معناه ناسيوناليستيتر وكينا راح تبن ولا من ألم فاقا أساس اختلاف لسر فوقي كومونيستي بو لسر جهتي كومونيستي بو لسر شنو كومونيزم بو وأول سابق كشغ ناقرته بصالي نودو ياك سرتاي باسكاني كومونيزم كاريغري أقرته بو كونغري دوي حزب لصالي 1966 ميلادي كوابزار مكات صالي 1965 شمسي أول جاء لف بحثك بنوي موقعية الدور نماي فعالية حزب كومونيست إيران لكونغري دوي حزب مسؤول حكومات بو أول جاء بحثي كومونيزم كاريغري متراكر بحثك إلى آستكي الجهاني متراكر پختەی مساحبەکانی هەر ئێستا لەم ئارشیوەی منە هەیە بەداخەوە لە بیرم چوو بیێنمە بەردەست نیشانتانی بدەم بنەی مساحبەکان لەگەڵ مەنسووری حکومەت حولی مەباحسی کۆنگرەی دووەمی حیزبی کۆمونیستی ئێران هەر وەختە باسی ئەوەی کە دوای شکستی ئینقلابی ئۆکتۆبر ئینقلابی کاریگەری ئۆکتۆبر شکافێکی گەورە کەوتۆتە بینی کارگەر و کۆمونیزم جنبشی کارگەری مەسیرە گەڕوا جنبشی کۆمونیست بە ئیستلاح کۆمونیستی مەسیرە کەڕوا هەم دوانە بێگانە بوون بە یەک هەر بۆیەکانە تا ئەم بێگانەگیە بێ ئینقلابی کارگەریەک لە هیچ گوۆیەکی ئەم زەویە ناتوانێت سازمان پەیدا بکات دەرنەچە کۆمونیزمی کارگەری ئەوڵین تەلاشێک بوو بۆ ئەوەی رابطە و پەیوەندی بینی کۆمونیزمی کارگەر تێکەڵ کاتەوە کۆمونیزم متتەکی بێتەوە بە پایە کۆمەڵایەتەکەی خۆی کە جنبشی کارگەری و تەبەقەی کارگەر بێت و باسی ئەوختە کۆمونیزمی ئەو سەردەم جملە حزبەکەی خۆشمان حزب کۆمونیست ئێرانی ئەوختە کرد و هەمووش استقبالیان لێ کرد بە گەرمیش استقبالیان لێ کرد لەو کۆنگرێ ئەمە ڕیشی بەحسەکە دوای ئەواچینە کۆنگرەی پێنجی کۆمەڵە کە فعالیەتی نظامی تەواو مەحدود کرابووە بۆ زۆر کەس ئوفقی خۆی واقعاً لەدەستدا بوو ئەو باس ئەوە کرا کە بابجان سازمانی کۆمونیستی فقط ئەرسەی نظامی کۆشەیەکێتی ئێمە ئەڵان وەختی ئێوەیە تێبکۆشین بۆەوەی ئەرسەی مبارزەی اقتصادی سیاسی و نظامی تێکەڵ پێچین و نقطەی تەمەرکوزی فعالیەتمان بجۆزینەوە بۆ نێو شارەکانی کوردستان و نێو کارگەر و خەڵکی زەحمەتکێش و جوان و لاو هەر لێوەوە ئەم بەحسانە دامەزرا فۆرمولبەندی هەماهانگکردنی مبارزەی اقتصادی سیاسی نظامی کە لە مەسەوباتی کۆنگرەی پێنجی کۆمەڵە لێرەوە دەرچوو باسی وەکلات دەورەی ئیتر ناردنەوەی گوردانە نظامیەکان نییە فعالیەتی نظامی منقەبض بووە وەزیفەمانەوەیە ئەمە فۆرمولبەندیەکە مەسوول حکومەت بەکاری بردو هاتە نێو ئەدەبیاتی حیزبی کۆمونیست و وەختی کۆمەڵە ئێمە وەزیفەمانەوەیە واحتای کۆماندۆیی و مەناتقی مەرزی بنێرین بۆ ئەوەی چی بۆ ئەوەی ئاوری ئەم مبارزەی نظامی هەر ڕاگرین بڵێن هەیە بە قەولی فارسی مبارزەی نظامی را شعلەبەر نگەهدارین هەموو ئوفقمان بۆەوە نەبەستین بەحث لێەوە دەستی پێکرد کە ئەو وەختە ئەڵبەتە تەقابلیان لەگەڵ نەکرد هەمڕاهیان لەگەڵ کرد لە ئیدامەی ئەوەدا چینە کۆنگرەی شەشی کۆمەڵە و لە کۆنگرەی شەشی کۆمەڵایە ئەستراتێژیەکی جامعی سۆسیالیستی بۆ حزوری ئێمە لە جنبشی کوردستان ئەوەی ئاڵێ ئەستراتێژیە مادەر جنبشی کوردستان ئەمە ئیدەی جێکەوتووی کۆنگرەی پێنجیش و کۆنگرەی شەشیش بوو کوردستان یەک جنبشی نییە یەک جنبشی نییە جنبشێکی سۆسیالیستی و کاریگەری هەیە جنبشێکی ناسیۆنالیستی و میلیگەرایانەش هەیە لە تەمایز لەگەڵ یەکدا زۆر جار لە تەقابل لەگەڵ یەکدا دەرنەتیجە خەت و جەهەتێک کە نازر بوو بەسەر کۆنگرەی شەشی کۆمەڵدا خەت و جەهەتی کۆمونیزمی کاریگەری بوو بۆەوەی ئوفقی سۆسیالیستی بۆ جنبش لە کوردستان ئوفقی جنبشی سۆسیالیستی کارگەری وێنا کە ئەسنادەکەی مەنسوور حکومەت نووسی کە سوخەنڕانیەکەی خودی دەبیر ئەوەڵی کۆمەڵە ئیبراهیم عەلیزادە کردی ببەخشن ئەوە ئالێرە لە بەردەسمە جێ نامناسبە ئەمە مەتنی سوخەنڕانی ئیبراهیم عەلیزادەی لە کۆنگرەی شەشی کۆمەڵە جەمبەندی فعالیەتی تاکوینی کۆمەڵە و استراتێژی دواترمە کەوتە هاوجەهەت بوو لەگەڵ کۆمونیزم کارگەری هاوجەهەت بوو لەگەڵ مەنسوور حکومەت
ئەم بەحسانە دەرنەچە و هەر لەوێ خودی ئیبراهیم عەلیزادە لە کتێبەکەشیدا ئیشارەی پێ کردووە کەسێک وەک عەبدوڵڵا مۆتەدی هاوجەهەتی لەگەڵ کۆنگرەی شەش نەبوو هەر بەو دەلیلە لە ئیدامەیدا شێکەتیانە کرد هەم لەسەر ئەوە هەم لەسەر ئاگربەز لەگەڵ حزب دموکراتی کوردستان خودی ئیبراهیم لە کتێبەکەیدا باسی کردووە ئەوەی دواتر لە جەریانی جەدەلەکانی نێو حزب کۆمۆنیستی ئێرانە عەبدوڵڵا مۆتەدیش بوو بە تەرەفداری بەحسەکانی کۆنگرەی شەش و مەساوڵاتی کۆنگرەی شەش هەنگاوێکی مثبت بوو بەڵامەش نەمزانی فرسەت تەڵەبانێ ئەو وەختە نەمەزانی ئەڵان زانم ڕاستێک دەرنەچە دوای ئەوە دوای کۆتایی شەڕی ئێران و عێراق بەوجود دێ لەسەر دەورەی دوای شەڕی ئێران و عێراق کۆتایی شەڕ و عێراق دوونەوە بۆچوون دوونەوە سیاسەت دوونەوە خەت دوونەوە پلاتیک مەترح کران بۆ باسی هەزیمەتی لێرەوە گرتووە کە من دواتر لە جێکا ماکسەکەم لەسەری باسێکم لە پلەنەمی 12 حزب لە پلەنەمی 13 حزب 5 کۆنگرەی 3 حزب اختلافەکان مەترحە بن لە پلەنەمی 13 حزب منسوور حکمت خطاب بە کولی کۆمیتە مرکزی حزب منەوە عضو کۆمیتە مرکزی حزب نەبووم بەڵام کادرێک بووم کە بیستمەتەوە طلبام جان ختم افقم سياستم لقال اكثريتها متفاوته من تشيبك واشتينا نو كونغري ام واقعته وهم حقيقته ايا انداماني او وقت كوميتي مركزي واجب لابراهيم عليزاده بو صفيكم السكاني باسكا ختم جاتم سياستم افقم لقالتها متفاوته برا ما نعتبر كارشتاني هل بتشيني نو كونغري وبر اساسي بوتشوني خوي سياستي خوي بحثي اوزاعي بين الملل وموقعيه الكومونيزم نسيك عالم نشتي بس السوسياليزم مش مارسات شاب وتوجيه او كساني كان ياخذ الجلبه كان بيخنوا هلا قيناك التكيكي مراجعي فيها كم منصور حكمه لما عرفي بحثي يعني منظومه ومحوري اختلاف والدوريه كا برو اسواركاني هراسيناني بلوكي سوسياليستي باصطلاح بلوكي باصطلاح سوسياليستي شوروي ابين كان بحثي اوضاع بين موقعات الكومونيزم جابي اواداتها لبدا لو السند دا ولا الصحراني كان دوائي كما زرعت ما دي كنت هوريان اما برو الدوريه قتشين روخاني بلوكي شرقي جابب بفشال سال امي كومونيست راديكال كان لبرابر هل تكسكا كقديم كومونيزم به ما بيتو خوي بكومونيزم بزانه 2000 كس بيدا دبن بخوان ران قديم كومونيستي فشيمان ولا عليه كومونيزم وسوسياليزم وراديكاليزم كاريجر قساكر اين يتفاق كوت ايوه ما بيبو ام دور السختو ما حازك ابي حزبك بين بافقك محكم ماركسيستي روشن بين لا تقابل لقال تمايز لقال هموجن بشعير ريشه داري بورجواي ليبراليزم ديمقراطيه ناسيوناليزم وهم هو هربا ولا صالي بنجاو حوت شي مازاني و شي ما بدستنا وحزبك ما بيدروس كدو ناقين بجقاي تواوي جوهري بحثي كونغريسي حزب او ولبدا مسرح مسخرانيه شي هي لم يضل لحاشي رابورتي اوزاعي بين الملل وموقعيه الكومونيزم للشروع بحثك نقل قولك دينتو لدياليتيك خويو سي ابراهيم عليزاده اوضح بكره دونك لحاشي يشل جلسات كان ليش لها وريان برسي يشل لها وريان دبيري ولكم الله كاكسي ابراهيم عليزاده چونكي منصور حكمت حتى او رجيم مرديش جاي كتابتي وقايل أهميتي بيدا نظري بو مهم بو مخالفي بو موافق تاو حتى بنظرم درجة للتوهمي تابو بنظرم منصور أحمد بدرجة أول دار يغلم توهمي برابر بالكاركتري السياسي سيد إبراهيم بو كبيرة بواقبت أما من لبيلم شو للشروع يمقصانا بلا مقصاني من أمدو قفتاري من تواو نظري الشخصي إذا باسكا أو باسكا على دونك الحاشية كالجلسات ليش الهوريان كسي إبراهيم بول يم يرنار أو بو دواتر زاني أو يم برزيو توما لم بحثا وضعي بين موقعية الكومونيزم تدخلاتك كي رب الشوخية وتي فعلا قاتش زين راب بتشاسبم
على فعلا كردكي قاتزين فارسكي زانم بلام كردكي معناه فعلا داسم قلتو بكلاوكي خوم كردكي اوي والله إذا ما مصحف على بحثك من اللي رهما على بحكم شرايطي عيني دروا للدنيا ذا إتي الدوري أو يدز بكلاوكي خومانه وبقرين نية نمعه على بعض لسر كومونيزم كارجريو أوزاعي حساس وتعيين كنندي أستري بين المللية على دوري أو نما على خوش خيال بينو بلين جاري لم قري با تشكيلاتكم إدارة بكم بام حوها جمانش بقزري با جاري من فعلا براتيكي سازماني وحزبيك مشغلي أول ما واللي قري بجاري بحزبه وخصصمه على تواوي بحث مواردي الدورية كبين جواز لمنفعة انقلابي كاريجري ومبارزة كاريجري وبراتيكي انقلابي كاريجري اتصازماني راديكالك نامينت كتاكسك بتواني إداري بك للنتيجة دواك هوريان بالنتيجة جيريا كاني أم بحثا لم كونغرا توجيه عميق أما أساسي اختلاف كان اختلاف ليرة ودستفك ودواتل إدامية أو سميناري مارسي هشتاونو كبناغ كاري كومونيزم كاريجري لإدامية أم بوچونا دا كدومان دوي كونغريسي بو كبوان باس كردن كوميتي رهبري كوملا لمقابل لها سد دروسك لدواي لدرجة اختلافات دا كان كومونيزم كاريجري بوجودات أو سمينارانا بوجودات تفاوت هاي ما نساكا نشانم دام لم السوسياليزم شمارة شواري حزب كومونيست تشاب وهي ودارم كادر أعضاء حزب وقندز رسيان في بخيرنوا للنتيجة حتى باسكاني واختلافات لسر دوري دواي أقربسي الشرعي إيران وعراق بين الجمهورية الإسلامية وصدام حسين وانا فرعي ببونو اختلاف لسر أوانا كم ببو تارويشتين إيش نصالي نودوياكو دواي أشغالي الكويت تحولات كردستاني عراق بوجودها كيف داستاني خوي هي كالجيت الباسم كدو نواركاني دانينوا أقبل لونيتر باس السياسة كاني ناو رابري حزبي كومونيست إيران وكوملاش تواوان قطبي بوا لسروي أو تحولات إيوانا أرزيابي أوليي باش يزوري الرهبري باش يزوري كاد وعضاء حتى أولي خومان بكومونيزم كاريجالية زاني لأردوغا كاني كوملابن كما هو شورة شيء جماوري هاتو تم ميدان بلام متوجي محتوى وماهيتي ناسيوناليستي أو حركته كأساساً يكتيو بارتي بقدرة جيان نبوي ووقت كما كان دفتر السياسي وكان كونسبال قريب وكان ببجان أو حركتي الروي داوا أقبت تحولك روداوك رافرينا هاتشكينيونا تواوان أفق السياسة ناسيوناليستي بس لا حاكمة شابو كومونيستي أبنا ناتوانا حاو قاوي لقالي أبنا التمايزي ببه أبنا التفاوتي ببه لو فرصة السياسية استفادوا كابه بري كاريجري وكومونيستي وسوسياليستي خوي محكم خوي جا كاتا ولا بري ناسيوناليستي كومونيزم كاريجري بشك كدوات قانون أو ما نوى عبد الله مرتدي للرأسية هاوري سيبراهيم علي زادو بقية بشورشو وداوي بهيزو انقلابي نبيان برد وحاصلة كاش كبوبة دولة نوباو حاكمية أحزاب الناسيوناليست لكردستان العراق بطوري واقعي سمباتيا بيريشان ما نجي اختلاف أما بس أجواب محوري أصلي اختلاف كان رسالة اتفاقا كفوق سياسات سنات وبراتيكي كومونيستي كجوي رسالة معنوي ونمانوي بقول سيد إبراهيم لكردستان إيش كوتم فقط جغرافيا أردوغا كاني مورد نظر لذا ما ماكس كم رسالة اختلافي كبرجسته بوا دواي كوتاي شرع إيران وعراق
دوای کۆنگرەی 6 چەندمان دواتر کۆنگرەیەکە سەرکەوتوو بوو، کۆنگرەیەکە ئۆفۆقی سۆسیالیستی کاریگەری بەسەریدا زاڵ بوو، ئەو استراتیژی ڕۆشنە نووسرا بوو. ئەمە هەم بۆمبارانایەکی سەخت کرای لە بۆتێ و هەم بۆمبارانی شیوایی، هەم بۆمبارانی خودی جمهوری ئیسلامی لە تەماتێکی گەورە بوو و هەم کۆتایی شەڕی ئێران و عێراق بکات و بە نەزەرمەوە بەرحاڵ سوالاتێکی گەورەی بۆ بەشی ئەلەنی و بۆ بەشی نظامی ئێمە لە شکافی دەوڵەتەکان لەوێنە ئوردوگەیدانا بوو ئیجاد کردو. لە بەرابەر کۆتایی شەڕی ئێران و عێراق دوو سیاسەت لە سەتی ڕاهبەری حزب و دواتر و ئاساسەن لەلایەن کۆمیتە ڕاهبەری کۆمەڵە و بەرابەر بە کۆمیتە مەرکەزی حزب مەطرح کرد. ئەمە لێرە بۆ فەکت تاریخی بڵێم پلەنەمی 12 حزب لە ئەوروپا گیرا لەلایەن کۆمیتە مەرکەزی کۆمەڵەوە هاوڕە سەدیق کەمانگەر یادی بەخێر و عومەری ئەلخانی زادە شرکەتیان کرد. خودی سێ ئیبراهیم نەچوو بە دەلیلی بەنەدەمەوە فاصلە سیاسیانی پەیدای کردبوو لەگەڵ کۆمیتە مەرکەزی حزب. ئەوان گەڕانەوە کۆمیتە مەرکەزی حزب بە تەکمیلی باسی تەحولاتی تازەی دوای کۆتایی شەڕی ئێران و عێراق و ئاکرد بەس کردبوو. قەتنامەهایەکی ڕۆشنی بوو، پێشبینیهایەکی زۆر دروستی بوو، هەم قەتنامەی بڕیارنامەهای ڕووبەدەرەوەی بوو، هەم بڕیارنامەیەکی دەرونی بۆەوەی ڕاهبەری کۆمەڵە چی بکا و چینەکە بوو. ئەساسی بڕیارێکە لە کۆمیتە مەرکەزی حزب لەسەری درابوو وەلەو قەتنامە دەرونیا بوو ئێمە بێم تەحولات تازە بە جددی بگرین، ئێمە بێ لەوێنە خۆمان سوگبار بکەین، ئێمە نابێ ببین بە کارتی مەعاملەی بینی دەوڵەتی ئێران و عێراق. سنت و ڕەوشی ئێمە ناتوانێت وەکو حزب دموکرات و حزب ناسیۆنالیستەکان بێ کە خۆیان ئەتوانن لەگەڵ ئەوزاعی ئەوێ بگونجێنن. عەقبەت ئێمە کۆمۆنیستین و پرەنسیپایەکمانەیە لە بەرابەر بەعض شتەکە ناتوانین سەردانەوێنین. لەنچی ئەساسی قسەکە ئەوە بوو کە یەک ڕاهبەری ناسراوی کۆمەڵە لە ژێر چنگی دەوڵەتی بەعسا نەمێنێت و ئەجملە مشەخەسە مەزۆر خودی دەبیرەوەڵی کۆمەڵە بوو اتفاقەن ئەو دیتر جێگاکەی ئەوێ نییە بۆ ئەوەی کەمترین ئەبزارمان لە بەردەستیان نابێ بۆ یەکە سوێنە بێ ویستیان معاملەیە بکەن معاملەمان بکەن. دوو ئەو بەشە لە هێزی نظامیمان بمێنێتەوە کە هێزێکی ڕەزمەندەی نظامیە، هێزێکی چالاکی نظامیە، هەم لەوێ توانێت خۆی پارێزێ، هەم ئەگەر مەجبور بێت توانێت بچێتە خەڵکی کوردستانی ئێران ئەتوانێت مانۆڕکە. دەنەچە بەحسی ئەوەی لەوێ نەمێنین نییە، ئەمە ناحەقیقەتێکە لە ڕۆژی ئەوڵۆ دەیڵێن. ئەو بەشە لە هێزی ڕەزمەندەی نظامیمان بمێنێ، فرستەندە ڕادیۆیەکانمان ڕادیۆی سلای ئینقلاب، ڕادیۆی حزبی کۆمۆنیست بێت لەوێ بمێنێ. ئەو بەشە لە ڕاهبەری کۆمەڵە کە ڕاهبەری حزب ئەو دوو بەشە یعنی بەشێکی هێزێکی ڕەزمەندەی نظامی فرستەندە ڕادیۆیەکان ڕاهبەریکە لەوێ بمێنێ. ئۆرگانهای مەربوطەش وەکو تەدارکات وەکو بەشی دیپلۆماسی ئەوەی کە لازمە لەوێنە بمێنێ، یعنی خۆمان سوودبارکەین. بەڵام لە مقابلدا ئەو ئۆرگانە تشکیلاتیانەی کە دەکرێت ئەجملە لە ئەوروپاشەوە کاریان بەرنە پێش فشێک مەسەڵەن کۆمیتەی تەکش و تشکیلاتی ئەو بەداخڵمان بوو کە ئەنتوانی تازاویش هەموویە نوێنەری لێوێ بمێنێ بەشێکی بێتە دەرێ. ڕاهبەری ناسراوی کۆمەڵە کە خودی دەبێت ئەوەڵی بوو بەعزێکیان لە بەشێک لە کۆمیتەی ڕاهبەری کۆمەڵە لە ئەوروپا نیشتە جێبێ. عقبەت هێزی ڕەزمەندی نظامی بمێنێ فرستنەکە ئینسانهای بە ساڵات چوو، ئینسانهای نەخۆش، کەسانە کە ئیتر تااقەتیان بۆ ئیدامەدان دوای 10 ساڵ لە عەرسەی نظامیان نەماوە منتەقل کرێنە بەشێکی دیکەی تشکیلات بەرە بە بەرنامە ئەعزامیان بکەین بۆ دەرەوە. پرۆژەی ئەعزام لێەوە دەرهات، خودی پرۆژەی ئەعزامێک کە خودی سەی ئیبراهیمیش لە کتێبەکەی و لە مصاحبەشدا پێوان بێ زۆر جار ئیشارەی پێیەکە. عەقبەت عەبدوڵڵا موحتەدی بوو بە مەسئولی سیاسەتی جێکەوتی کوردی حزب بوو، ئەوەی سەی ئیبراهیمی نەوی ناوە هەزیمە قرار بوو مەسئولانە ئەو بەشە لە ئینسانەکان، ئەو بەشە لە نیرو، ئەو بەشە لە ئینسانی بەسەڵات چوو، ئەو بەشە لە ئینسانی نەخۆش، بەشە لە خانەوادەکان و مناڵ، ئەو بەشە لە ئۆرگانهای تشکیلاتی کە لە ئەوروپاشەوە توانێت کاریان ڕاتەفیشە منتەقل بکرێ. لە هیچ کوێی باسەکانی ئەو وەختەی کۆمۆنیزمی کارگەری و مەنسوور حکومەت نە لە سمیناری لە دەرەوەی کە نێویان نابوو سمیناری دژی کۆمەڵە، نە ئالەم جزوەیی کە لێرە ئەلان لە بەردەستما بوو بەداخەوە نازانم بەردەست ماوەیان نا. بەڵێ ئەوەت دەربارەی فعالیەتی حزب لە کوردستان هەر کەس دەتوانێت چێ بخوێنێتەوە کە باسی ئوردوگا نظامیەکانمان چۆن بن و باقی ئەرسەکانمان چۆن بێ مناسبەت بەحس خۆسوودکردن، خۆ جەم و جۆرکردن بۆ ئەوەی کە ئەگەر ئەم دوو دەوڵەتە ویستیان معاملێ بکەن کەمترین لەتمە بخۆن. ئەمە سیاستە بوو
كلا رهبري حزب لسري تسويبون وقت دو هاوريا قرانا ووقت لك كاك صديقي كمان قال كبشدة طرفداري ام جهتي كوميتي مركزي حزبو جلسي شي كوميتي مركزي كومال جيلاني بلونم نبو او كوميتي مركزي داي كونغريش امش تا انتخابو لبدا راسكرا ما هو 4 ساعات ولما معلوم بو كوميتي رهبري كومالا تقريبا همويا لكن انا جهتي كوميتي مركزي حزب نباني هركن جامبلا خذي سي إبراهيم جوادي مشكي مريم خانزادة كورش مدرسي حبيب الله قبل حتى كورش مدرسي كدوي وبعزوي كان يكون كان جري وقت الظهر لقرم تزهتي كوميتي مركزي حزب النبو أنا بفاكتر أو جلسة كجيرة سكان ككرا باسكرا كوميتي مركزي حزب مجموعة جهاتي هي ومجموعة أسناد النساء ولكلياتك يا باشا ما خذي سي إبراهيم باسكر برام سندك دروشيا بويا مناردوا بعض الشيء واقع وينانية بعض الشيء دقيق نيا الآن جاب الجنابي إما لمقابل دا قتنامي شي دروني دي كمان نصيب أكثريتي كوميتي مركزي كلي وجملة بمني شغله وبين طرفداري من لو قتنامي كوميتي رهبري كل برابر بكوميتي مركزي حزب ياك كاس هاتجوا هاور صديقي كمان قرا هم شو دايم بتاريخته راتب بعضك تبليغات كان كبويا حل الروجي أورو لقى الكومونيزم كارجري مخالفة تبو وقتنا خيلة برنامج حزب وين جهتي برنامج حزب درسته أو قتنامي أو ناردويتي أو هاي توزحاتي ده بخماس سوق باركين نبينا كارتي معاملة ومن جهتي حزب درسته فالشفافية دفاعي لكر تجيب برام بالعكس أمي إيوا أوضاعي الجديد برسم الناس سياسة انتظاره هيش تغيير للسياسة وبراتيكتانا نشان نادا بنظام حتى مسؤولة نجنيا داتا ناوا أوضاعك بيت في شو أواركي بروخ بالسرمانة أو قصيها ورصدق كما قلنا واركاني حتما هي لا سيد إبراهيم هي بداخل ولا مني قصي مخالف فكر والتانية يكز دفاعي لخص كان يوكر عثماني روشن تودا كارم بوني على تاريخ نقاري شونك دفاعي كيف يقصني كاس ما يدرس ومن دفاع له كما قد جاتي كوميتي مركزي عزوه يستوضح شنو واقع كمان مو هاجاد من يقول كوميتي رهبري كوميتي رهبري بعد كان ديانو موافق نبو حتى ناميك انا وراها وريرجي فرزات شابي كردوه ناميك منصور حكمت بو شخصي سي إبراهيم نسيوك ودبير أولي كومالا وتويتي بيستومة ولنه وكوميتي مركزي كومالا مقدار الشكاف السياسي واختلاف فيها لم دوران حساسة دا دعوة لتودا كين بأوتوريتي خود بنفوذ كلامي خود كارب كي أم اختلافانا قلنا بنوه أو إحساسي مسؤوليتي الإنسان لبرابر أونا مدى كورج مدرسي باو باري تندي مخالفتي ونامي منصور حكمتي كو نصيحتك وبرخولي لسر برخولي أخلاقية أجا كوميتي مركزي سكي أو أجا كوميتي مركزي حزب بي وهي اختلاف ذكية بير يختلف كان دخالتك جانب دار قصدك كان بوني سكي دروز ويا دروز ومنظور بولا وفاكتان ديال نوا الروشن به كهركز وقت اللي شو يصير الإدامة أو ده النتيجة كوميتي رهبري كومالا سكي أو بدوي شري أجر بسي بين إيران والعراقيس والله كي عجبني شو حلو قصاني استلم صاحبه لقى الراديو ديالو دره سيبري مازك دره ما باصوا بكبابا شكاف كان يم منطقاش بيتشي ديو ايش تكون نابي همش تتواوش بينو كذا يشتكي تواوش نابي بلام قصي رهبري حزب ومسح مدوبو نيروي كومونيز ناتواني للشكافي دولة كاني ارتجاعيات تا أبد زندگي بكا أبي أقبل فكري استقلال عملي خوي بكاته استقلالي سياسي تشكيلاتي خوي بكاته كمان نصر الشكاف كاني ايونا سلمى بزاريك ومن برسيارك اگر اشغال الكويت بوجود نهاته اگر حمله صدام حسين بالكويت بوجود نهاته اگر مناسبات بين الجمهورية الإسلامية وصدام هر إدامة بيدا بكردايا زور عقبتي نا هموار ايتواني توشي الجملة ايمانا كردستاني عراق شري بعث لقال كويتو او لقال امريكا او ما ثاني زيهشت او تعطي غوري أتوقع جاحي ميليتانتي نيو كوميتي رهبري كعمري الخانية كاموي دقيتك تينا قنديل أجر هم مجبورين بس هو أمهم عالمة شو نبي قنديل أمهم إمكانات شو نبي قنديل بكام إدامة كاري بكام شش مندازي روش بتوري واقعي
ئۆلگوی سیاستیان سیاستێکی کۆپیکرا و لە ئەحزابی ناسیۆنالیست لە منتەقە بوو کە بەغێرت بێوەفەقیشتن ئەنا بەحسی بەجێهێشتن نەبوو هەتا ئاخرین ڕۆژێک کە ئێمە وەکو کۆمۆنیزم کاریگەری لە ئوردوگاکانی حیزبی کۆمۆنیست و کۆمەڵە لەوێ ماوێتەوە پێداگریمان کردووە لەسەر ئەوەی کە بەرهاڵ دەبینینەوە ئوردوگای نظامیمانە بێ شست و چالاکە بێ ئوردوگاکانمان تەفکی کردووە هەموو ئەمانم لە بەحسێکی دیکەدا باس کردەوە نەوارەکانی داینینەوە پێنجە قسەمەوەی بڵێم اختلاف لەسەر ئەساسن سیاسەتی کۆمۆنیستی بوو لە هەموو بوارەکە و بەحسی هەزیمەت مانای نەبوو عقبە وەختی ئێمە تەسمیممان بە جودایی گرت تەسمیم گیرا بەوەی کە ئوردوگەدارنین بۆ ئیتر ڕابستە لەگەڵ عێراق نەکەین هەتا خۆمان ملزم بە ڕابستە لەگەڵ بەرەی کوردستانی حاکم نەکەین خۆمان مەحدود نەکەینەوە لێرەدا سەی ئیبراهیم نا حەقیقەتێکی دیکاڵە ئەڵێ ئەم هاوڕێیانەی ئەو وەختە کە بە قەولی ئەو لە پێشا هەزیمەتیان کرد دوایی گەڕانەوە پێویستیان لەگەڵ عێراقی ڕابستە بگرن لەگەڵ ئەحزابی حاکمی لەوێنش ڕابستە بگرن بەڵام تازە هەڵاتون جێنەگرت ئەمە نا حەقیقەتە با من لێرە باسی ئەوە بکەم چۆنە ئێمە هێشتا کوونێ لەناو حیزبی کۆمۆنیست ئێران و کۆمەڵە بوون فاصلەی بینی پلەنۆمی 20 کە مەنسوور حکومەت ئەعلامی کردبوو لە پلەنۆمی 21 ئیتر ئەوانە چنە دەرێ ئەوە چێتە دەرێ هەر کەسی لەگەڵ هات باسی ئینشعابی نەکرد ئێمە هێشتا کوونێ لە ئوردوگاکانمان لە زۆر جۆز و لە کوردستانی عێراق بوون من تەنیا کەسی کومیتەی ڕاهبەری کۆمەڵە بووم لەوێ مابووم و مەسئولیەتی کارەکانم بە ئەوە دەبوو خودی سەی ئیبراهیم گەڕابەوە بۆ پلەنۆمی حزب باقی ئەعزای کومیتەی ڕاهبەری لەوێنە نەبوون لەو فاصلەدا دوای ئەوەی لە بینی پلەنۆمی 20 تا 21 بڵاو ببووەوە کە مەنسوور حکومەت و جەریانێک وابەستە بەوە لە حیزبی کۆمۆنیستی ئێران دەبنەوە یەکێک لە مەسئولینی دیپلۆماسی دەوڵەتی عێراق لە کەرکووک بە نوێنەری ئێمە کە هاوڕە محمودی سەلیمی بوو لەگەڵی باسکەوتی شتێکی وامان بیستۆ باید اتفاقی چواکەوێ لە نوێوەدا بەڵێ عەلەیهی کراوەتوانە ئەو پرسیاری کردبووە ئەو مەسئولە ئایا مەنسوور حکومەت و جەریانەکەی دەیانەوێت لە عێراق بمێنەوە دەیانەوێت ڕابطەیان لەگەڵ دەوڵەتی عێراق ببێ هاوڕە محمودی سەلیمی هاتەوەی لەگەڵ من باس کرد منش لەگەڵ مەنسوور حکومەت باسم کرد فقط مەسئول گەوتی فقط لیان پرسنەوە نەزەریان چییە بەبێ ئەوەی هیچ نەزەرێکی ئیسپاتی بڵین نەزەریان چییە ئایا ئەگەر ئێمە بمێنینەوە ڕابطە دەگرن جوابی هاوڕە محمودی سەلیمی کردوایی هاتەوە خۆی هەیە لەنێری ئێمە بۆ لە کەرکووک ئەوان کتانە بەڵێ ئەگەر ئێوە بتانەوێت بمێننەوە حاضرین ڕابطە نەگەڵ لەو فاصلەدا پێشەوەی من لەگەڵ مەنسوور حکومەت لەنێری ئەوان بووم لەوێنەی تر عضوی کومیتەی ڕاهبەریش بووم باس بکەمەوە وەختێ بوو کە هاوڕە سەلاحی مەزوچی و هاوڕە مینەی حسامی گەڕابوونەوە کە ئەو نەقل و انتقالانە شکڵ بگرێت من گوتم ئەوە هاوڕە محمودی سەلیمی هەیە گوتم ئوسولی تر ئەوەیە لەگەڵ ئەم ڕفیقانە باسی بکەین و بڵێین شتێکی وا هەیە من چووم و هەردوو هاوڕێیان بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە هاوڕە مینەی حسامی هاوڕە سەلاح مەزوچی گوتم اتفاقێکی ئاوا هەیە باسێکی ئاوا هەیە سۆنداژێکی ئاوا کراوە ئێمە دەمانوێت جوابیان پێ بدەنەوە دیفاڵتی ئێمە لەوێ کە بووین بەشی زۆری ئەو کادروازای کە لەگەڵ کومیتە ئەوە بوو لەوێ بمێنینەوە ئوردوگان ئێمە دەمانوێت جواب مەسئولیەتیان پێ بدەن ئێستا هاوڕە محمودی سەلیمی نمایندەی کۆمەڵە بوو دەکرد ئەو دوو هاوڕێیە مینەی حسامی و سەلاح ماچی بە دروست مخالفەتیان کرد کەم تا زەمانێک لە چوارچێوەی تەشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست دروست نییە واردی و ڕابطە فورا نوتم قسەکەتان دروست فورا قبولمان کرد فورا وتمان ئیدامەی نادەین وەلەو فاصلەدا دوو سێ ڕۆژێکی پێچوو تەماس و تەلەفۆن گرتن سەخت بوو من گەڕامەوە لەگەڵ مەنسوور حکومەت باسم کرد گوتم ئاوا بۆ ئێمە فێرەڕەمە گوتی زۆر کاری باشتان کرد بۆیە چونکە ئێمەش لێرە قسەمان لێ کردووە ئێمە تەسمیممان بووە بەوەی ئێمە لەوێنە ئوردوگای نظامی دانەنین بەم دەلیلانە یەکەم قسەیەکە کردیەوە خودی سەی ئیبراهیم عەلیزادە شایدە ئەوەڵان لەگەڵ ڕەفیق ئیبراهیم لەو بابەتەوە مەشوەرەتم کردووە وتم نەزەری ئەوی بۆ مهم بوو وتم لەگەڵم باس کردووە وتمە ئێمە ئایا لەوێنە ئوردوگای نظامی ئێمەش بمێنی بمعنای ئوردوگای نظامی دەنەمانەوە خۆ کادرمان بۆ کاری سیاسی و تەشکیلاتیە لەوێ مام کە خودی ئەو کتێتی بە نەزەرم مەیکەن ئەمە هەڵەیە ئێوە جەریانێکی تازە دانێن لەسەر بناغەیەکی دیکە ئالم ئەوزاعەدا بە قازانستان نییە ئەگەر
من لێرە عام پرسیارەکەم لە ئیبراهیم عەلیزادە ئەوەیە ئەگەر تەرەف من سالم سیاسی هاوفکری و مەشورەتی لەگەڵ دەکردی هێشتا کوونە نەچوونە پلەنۆمی 21 هێشتا کوونە لە نێو حیزبێکدا بوون ئەگەر واقعاً کردوا بوو دەبوایە بمێننەوە و دەبوایە دیپلۆماسیش بکەن و دەبوایە رابطەش بگرن بۆ نەزەری سەریحی خۆتە دەوتەکەنە بتووە ئەگەر ئەوە دروست بووە کە نەمێننەوە وەران نێودنەوە هەزیمەتە چی؟ دوای ئەوە بوو غێر زەوکتی ئێمە بەم دەلایلانە تەسمان گرتو یەک عێراق ئەڵان بۆتە کانونێکی بوحرانی و تەحەولات لە دنیا و لە خاوەرمیانەشدا جریانێکی کۆمونیزم ناتوانێت بەرابەر بەو تەحەولاتەی لەوێ دێتە پێشێ زمانی بەستێ مەجبورین قسەی تا بکەین مەجبورین نزاری تا بکەین دەرنەچە واردی رابطە لەگەڵ دەوڵەتی عێراقی زمانت دەبەسرێ مەحدودیت بۆ دروستە بێت ئەمە و کارە ناکەین ئەمە یەک دوو پەیوەندی ئێستا لەگەڵ دەوڵەتی عێراق وەکو ساڵی 60 شەمسی و ئەو وەختەی کە مەسەن جەریانێکی کۆمۆنیست و سۆسیالیستی وەکو کۆمەڵا شاری بەدەستەوە بوو مەناطقی ئازادی بەدەستەوە بوو کارێکی چڕ و پڕ و گەورەی نظامی ئەکرا پشتی جەبهەی پێویست بوو ئەنواعی ئیمکاناتی پێویست بوو ئیمکاناتی ماڵی پێویست بوو تەسلیحاتی پێویست بوو ئەڵان ئەو مۆزوعەتی نییە بۆ رابطەی لەگەڵ بگرین و بۆ خۆمان مەحدودکەین سێ باسمەرەوە بوو کۆمۆنیزمی کاریگەریەک لە عێراق و لە کوردستان عێراق هاتووەتە مەیدان بەرنامەی ڕۆحانی دەوڵەتی مەرکەزی عێراقی هەیە لە دژی ناسیۆنالیزمی کوردە لەوێنە تەمایزی لەگەڵی هەیە خۆیان بە کۆمۆنیزم کاریگەری زانن خۆیان بە ئێمەوە تەداعیەکەن ئێمە بێ بچین دەست بنێنین نێو دەستیان هاوفکر بین هاوقەدەم بین لەگەڵیان واگە خۆشمان لەوێ ئەمەین نۆکارەکەی لە کەناڵی نۆکارمان بکەین نەبووە ڕقابەت لەگەڵ ئوردوگای زەڵژۆز ئەو جۆرەی سەیبراهیم باز دەکات کە گوایە بۆ ڕقابەت لەگەڵەوەن دواترێکی نەبوو هەرە وەختە تێکەڵ بووین هەرە وەختەی لە ئوردوگای زەڵژۆز بووین چەپەکانی عێراق 4-5 سازمان بوو شەو و ڕۆژهاتە نەجوو لە من تەرەفی بەحسیان بوو خودی سەیبراهیمیش مواردێک بوو ما بێ هاوبەستی و هاوپشتی سیاسی و چینایەتی و تەبەقاتیمان لەگەڵ ئەوان نەکرد سازمانە چەپەکان اتحادی بێکاران بەوجود هات ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان بەوجود هات ئەنواعی تەشەکل و نەهادی ڕادیکال بەوجود هاتن و ئێمە کۆمۆنیزم کارگەری لەگەڵیان تێکەڵ بووین تا ساڵی 2000 کە یەکێتی نیشتمانی دۆستی ئێوە حملەی پێکردن و 5 ڕفێقی کۆمۆنیستی ئێمەی کوشت و بە تووشی پاشەکشەی کرد دەنەچە بەشێکی پەیوەند لەگەڵ کۆمۆنیزم کارگەری عێراق بوو وەختەژە ئەوەش ئەو بوو ئێمە ئوردوگای نظامیمان پێویست نییە ئەڵان خۆمبارزی نظامێک لە مەیدانە نییە بە شێوەیەتر کارمان بکەین ئەوژێ بۆ کاری سیاسی تەشکیلاتیمان ئەجوم لە کوردستان عێراق بۆ کادرەکانمان لەوێ بێ کادری ناسراومان لەوێ بێ و زۆر جار و بە زۆری بە تایبەت تا ساڵی 2006 و 7 ژەوەمان کرد بۆ ڕقابەت لەگەڵ ئوردوگاداری حیزبی کۆمۆنیستیش دەرنەچە لە ئەساسە ئەم باسی هەزیمەتە بێ پای ئەمجا هەزیمەت لە چی؟ ئەگەر بۆ جەریانێکی چەپ کۆمۆنیست دەخاڵەتگەری لە مبارزاتی سیاسی و تەبەقاتی لە شارەکانی کوردستانی ئێرانە قەدیم بووین بە تایبەت دەورەی حیزبی کۆمۆنیست کاریگەری لەژێر ڕاهبەری مەسئول حکومەتا زۆر بە وەسیعی و لە هەموو شارەکانی بووین هەموو فعالینێکی کۆمەڵە لە داخل ئەوازانن بەڵێ ئەزانم دواتر دوای ئینشعاب دوای زەربە خواردنمان وە بە تایبەت دوای مەسئولی حکومەت لاواز بووین زەعیف بووین ئەلئانیش حیزبی کۆمۆنیست کاریگەری حکومەتیست خۆشیان نەزانن دیەوە کۆمەڵە زانێ لە تەریقی فعالی شێزانێ شارەکانی کوردستان ئەت جملا و جێگای مبارزەی سیاسی و تەبەقاتی زۆرمان هەیە ئەگەر وەکو دەورەی مەسئول حکومەت نییە بەڵام زۆریش موەسرمان هەیە و لە تەحەولێکی جدی کە بەڕێوەیە و بە هاتنە مەیدانی کرێکە لە سەحی سەراسەری ئێران و چەپگەرەی قەتعەن جەریانێکی کۆمۆنیست و ڕادیکاڵ و ساحەب قساتوانێ جێگای خۆی پڕکاتەوە دەرنەتیجە ئەگەر تاهۆت پەیوەند لەگەڵ مەبارزەی شارەکانە جێ خۆمانی ئەوروپاوە کردومانە وڵاتانی دەوروبەرە کردومانە سەفەرمان بۆ کردووە خەرجمان بۆ کردووە غێرزەوە با بڵێن اتفاقا ئێمە بەخۆنە بەستنەوە بەرابطە لەگەڵ دەوڵەتی عێراق بەخۆنە بەستنەوە بەرابطە لەگەڵ بەرەی کوردستانیە کە حاکم بوو کارهایەکمان کردووە کەوانیان کردووە ئەوە خۆتان مەحدود کردەوە ئەو ئوردوگاداریە کە بۆ سەیبراهیم بۆتە ئستراتێژی و تاکتیک کۆڵک مەحدودەتی لە پرەنسیپی سیاسیەوە
تا عملی واقعی پێ محدود تحمیل کردوون هیچی خۆی دەبێ باسی کریمناڵان زۆر لەسەر ناڕ ئێمە دوایەوە چیمان کردووە هەر فۆرزان حزب کۆمونیست کارگەری ئێران پێکات حزبێکی گەورە دوای ئینشعاباتیشی ئەڵام هەر بەخشە ئینشعابیش کردو کەماکان حزبێکی سەپی چەپی جدی مەطرح لەو جامعە تفاوت اختلافك من لەگەڵ ئەم یا ئەو بەشیان ئەمە یەک حزب کۆمونیست کارگەری عێراق دوای 2 ساڵ پێکات تا ساڵی 2000 حزب کۆمونیستی کارگەریە ئێوە کە لە ئوردوگای زەرگۆز بوون ئەو لە شاری سولەیمانیە لە شاری هەولێر لە شاری ڕانیە لە زۆر جێگە دەفتەر و دەستەک و مقڕ و حتا هێزی نظامی و ڕادێشین تەبلیغات ئاگاگەری هەرچی بەڵێ نەبوو بە هێزی قودرەت بەڵێ نەبوو بەو هێزە کۆمەڵاتەیە کە ئینتزار منجا و گەورە بوو هەمووشی خەتای حاکمیەتی ناسیۆنالیزم نەبوو بەشێکی فشار و محدودیت و بەتایبەت هێرشی ئەوان بوو بەشێکیشی سنەت و شێوەکاری خۆمان و فەکانی خۆشمان بوو لە ڕەخنەی پێشڕە و هەمیشە لای مستقبالێک جێگای خۆشیە باسی بەڵام عاقبەت کۆمونیزمی کارگەری و حزب کۆمونیست کارگەری عێراق لە کوردستانی عێراق و دواتریش کە سەدام حوسێن ڕووخان سەدی عێراق حاملی وەڵک سنەتی باش لە دفاع لەما فکرێکە ژن لاو ئازادیخوازی و پێشکەوتووی و سێکۆلاریزم و کۆمونیزم لەو جامعەیەدا و لە هەموو ساڵاندا ئێوە لە بەرابەر زۆرێک لە ڕووداوەکانی کوردستانی عێراق کە جەریانێکی کۆمونیست ناتوانێت لە بەرابەریا بێدەنگ بێت بێدەنگ بە واری جزئیاتەکەی هەموو کەس زەوازان واردی سازشایەک بوون بعض سازشێک ئەکرێ هەر حزبێکی سیاسی بعض سازشێک بعض سازشایەک بوون غیر ئوسولی ولەم لە ئایندەشدا نەسلی جوان و کۆمونیستی و جامعە هەر لەتان نەپرسی ئێمە هەرو کاتانە نەتەنیا بۆ کاری سیاسی تەشکیلاتی لە کوردستانی عێراق کە ئێوە لێبوون و ئێمەش بووین ساڵی 99 ساڵی 2000 ساڵی 2002 ساڵی 2003 ساڵی 2005 ڕاهبەرانی کۆمونیسمە لە شاری مەریوان و سنە ئیجرا کردن ئێوەش نەتانەتوانی واحدێکی نظامی بنێرن بێفتکار و خەلاقیەتێکە ئەو وەختە لە خۆمانیشدا ئەڵئان ناکرێ ئیجرای بکەی محدودیەتەکان زیاتر کەمبوودەکانی خۆشمان زیاتر ئەو دەورانە نازانم چ مەقایسەیەکە کە گوۆیە ئەمانە هەڵاتوە کەسانێکە بۆ ئەوەڵجار لە شاری مەریوان کەسەوەک عەبدوڵڵا داراویچ و ڕاهبەرانی کۆمونیست و سوخانانی بۆ خەڵک 2003 مزەفەری محەممەدی پێشتە ئاوێری سنە قسەی کرد دواتر 2005 خودی عەبدوڵڵا داراوی و مەجید حوسێنی دووبارە زۆر کەسی دیکە سەلامی زیجی و ئیبراهیمی باتمانیوانە دەورەیەکی دیکە تا هەر زمانێک پێویستمان بوو بۆ کاری سیاسی تەشکیلاتی لە کوردستان عێراق شۆ ببینە پێشێ کوردمانەتە پێشێ خۆشمان بێژ محدود نەکردیت تازە بەڵێ وەکو جەریانی کۆمونیستی و کارگەری کە بوو کۆڕی لە کارە زۆر وەک بەحسێکی دیکە من پێما بێت لەو بابەتەشەوە ئێوە ڕەوش و سنەتێکتان گرتە پێش کە ئەسڵان کارساز نەبوو فزەمە جوابمە لە بەرابەر بەحسی هەزیمەت کە چەندە بێکایە و دوایەوە قسەکەم وەیە بۆ لەم کاتەدا بۆ وەسلەکەی و بە اختلافاتی ئێستاتانەوە غەیرەزەتانەوێ بە شێوەی ناسالم وەکو ئەبزارێک لە دژی بە قەولی خۆتان ئەو کەمینەیە هەرو ئەقەلیەتەی ئێستای مخالفەتی لەگەڵتانێ لەستاوە خەریکەنەوە ئەبزارە حەدادیەکەن کە بڵێنەوانیش هەزیمەتەکەن مەکەن ئەم ڕەوش و سنەتە دواکەوتوانە ئیدامە مەدەن ئەم اتکا بە ڕەوش و سنەتی سواوی ناسیۆنالیستیە ئیدامە مەدەن بە قەزانستان نییە ئەم تەسویرە لە حیزبی کۆمونیستەکەی خۆتان و کۆمەڵادەن ساڵی 91 هەزیمەتی کرد ساڵی 2020شی گویا 30% دیکە من نازانم چەندە کاریشم پێی نییە لەتمە لە خۆتانەدا لەتمە لە کۆمونیزمە چەپی ئەوێدا لە پێناو مەسلحەتی ئەمڕۆ لە پێناو خەتێکی ڕاز کە گرتوتانەتە پێش هەتا ڕەحم بە سابقەی ڕۆشن ڕادیکال وە کۆمونیستی خودی و ساڵمانە حیزبی خۆتان ناکات هیچ کادرەکانیشی ناکات
ئێمە بەبێ خۆ مەحدودکردنەوە بەم یا ئەو دیپلۆماسی ئەم یا ئەو سازش ئوسولی تا ئەو جوتوانمانە کاری سیاسی تشکیلاتی خۆمان بردوێتە پێش وە قسەکانم بەوە کۆتایی پێک بێنم بەنظرم ئەم خەت و جەهەتەی کە ئێستا بابەری کۆمەڵە بە شەخصی دەبێت ئەوەی کۆمەڵە گرتوویەتە پێش دقیقاً لە خدمەت مەسلحەتێکی تەواوە ڕاستەوانە بۆ ئەدغامبوونی زیاتر لەگەڵ جنبشی میلی کورد لەگەڵ جنبشی ناسیۆنالیستی کورد بۆ کەمکردنەوەی مزاحمەتەکانی قەولی خۆی چەپ متوجه نین بە تەحولاتی کۆمەلگای ئێران بە تەحولاتی کۆمەلگای کوردستانی ئێران ئەگەر ناسیۆنالیزم قەوی بووە کە قەوی بووە بەڵام بەو نسبەتەش کارگەر و کۆمونیزمیش خوداگاهترە ڕۆشنترە و هەر ئێستا ئاعتسابات و ئاعتراضات کاریگەریەکانی سیاسی ئیران نیشانەدا چەپگەرایی و ڕادیکالیزمێکی کاریگەری جدیترە پێش لە دنیای فقط ئەوزاعی سیاسی لە چوارچێوەی ئوردوگاکانی ئەحزابی ئوپۆسیۆنی مسلحی کوردستانی ئێران لە کوردستانی عێراق ببیننەوە وەرنە دەرێ ئوفۆقێکی وەسیعتر ئەو جدالە سیاسی تەبقاتەی بە پانایی ئێران بە پانایی کوردستانی ئێران مەطرحە ببینن و ئەگەر قسە لەگەڵ ئەوەیە خۆتان هێشتا بە حزبێکی چەپ و کۆمۆنیستی زان و هاوپەیمانی سەراسەری و حتا مەحەلیتان لە کوردستان تعیینکەن ئاوڕێک بدەنەوە لە ترندی چەپ و کۆمۆنیستی ئەو جامعەیە ئەو ئایندەیە ببینن تەنها باوەڕکەن ئەم خەت و جەهەتە غەیرە ئەدغام بوون تێکەڵ بوون لەگەڵ جنبشی ملی کوردێک قسەکەری ئەسلیەکەی حزبی دموکراتەکانن و ئێوە بن بە دنباڵە ڕۆی هیچی تریتیان نییە وەلا اختلافی 30 ساڵەوە پێش لە کێشمەکێشی 30 ساڵەوە پێش وەک ئەبزار بۆ اختلافاتی ئەمڕۆتان استفادە مەکەن ئەوە ناساڵم زۆر قسەی دیکە ماوە بە تایبەت لەسەر ئەم تاریخی کێشمەکێشەکانی نێو حیزب کۆمونیست و کۆمەڵە کە تەحریف کراوە وا جۆرە من قسەیەکیشمەوە مابوو کە لەسەرەوەی سەی ئیبراهیم لە موتوێژەیدا باسیەوە دەکا کە کۆمونیزم ئیدۆلۆژی نییە و هەر سیاسەتە دەمیزە بابەتەوە زیاتر قسە بکەم ئەڕایەتر مەجالم نییە فقط ئەوەندە بڵێم خودی ئەمە وا دیارە کەشفێکی تازەیەکە لەلایەن سەی ئیبراهیمەوە کرد کۆمونیزم چۆن ئیدۆلۆژی نییە هەم کۆمونیزم لیبرالیزم ناسیۆنالیزم هەمووانە ئیدۆلۆژیان هەیە بەڵام هەموو جەریانێکی سیاسی ئەڵێ ئیدۆلۆژیەکەمە بێت تەرجمە بکەمەوە بە سیاسی لەگەر قسەکە ئەوەیە بەڵێ ئەبێ ئیدۆلۆژیەکەم تەرجمە بکەمەوە بە تەحەزوبی سیاسی بە سیاسەت بە تاکتیکی سیاسی و لە هەموو کەس زیاتر کۆمونیزم کاریگەری ئەوەی کردووە نمونەی مشخصەکە لە کوردستانی عێراق کۆمونیزمێکی کاریگەری 100% ضدی ناسیۆنالیزمی کورد چۆن ئەیتوانی ساڵی 95 ئەگەر ئیدۆلۆژی و پرەنسیپەکەی تەرجمە نەکاتەوە بە سیاسەت بڵێ لێستادا سەربەخۆیی بۆ کوردستانی عێراق ڕێحەلی کارسازە وە خودی سەید ئیبراهیم لە کتێبەکەیدا لە دەیانجە مراجعە دەکا لەسەر مەسەلەی ملی کە دەڕێ لە کۆنگرەی دوی کۆمەڵی ئەمە چەپڕەویمان کرد مەزۆر حکومەت هۆشداری پێداین کە نابێت چەپڕەویە بکەین و لەو مەیدانە بچینە دەرێ لەسەر شەڕی کۆمەڵە و دموکرات دەڕێ ئەو گوتیە بێ ئێمە فەرعیکەینەوە باسی ئاگربەسی یەکلایەنەی کرد لەگەڵ حزبی دموکرات پەیامێک کە بە من و خودی سەی ئیبراهیمی داوە لەگەڵ حزب دموکرات عادیکردنەوەی رابطە باشە بچن بەر ئەساسی پلاتفۆرمێکی بەڵام ئوسولی بێ ئەجملە تەرحی مشترک بۆ حەلی مەسەلەی کورد ئەوانە یعنی پس کۆمونیزمێکە ئیدۆلۆژیشی هەیە پرەنسیپی هەیە بەڵام سیاست دەکات تاکتیکی سیاسی دەردەکێشێت بەڵام ئەم پێشنەهادەی ئێستای سەی ئیبراهیم عەلیزادە کە کۆمونیزم ئیدۆلۆژی نییە هەر سیاسەتە ئەم کارە بکەین ئەو کارە نەکەین ئەوە دقیقاً بۆ یاڕێ ئیدۆلۆژی نیە بۆی پابەندی ئیدۆلۆژی نەبی پابەندی سیاست نەبی پابەندی تاوت نەبی پابەندی پرەنسیپ نەبی وەک ساڵمانێکی سیاسی هەدەف وەسی لەرا تەوجیه میکوند بە قەولی فارسی پێت خۆش بێ ئەمڕۆ لەگەڵ کۆنگرەی ملی کورد بی سبەی لەگەڵ مەرکەزی هاوکاری بی چوار ڕۆژی تر لەگەڵ خەبات بی عاقبەت جبهەبەندی چەپ و ڕاستی جامعەت مەرزەکەی تێک بشێوێنی فقط ئەم
ئیدۆلۆژی زوداییەی کە سەیبراهیم ئەیکا لە کۆمونیزم بۆ ئەوەی دەستی ئاوارە بێ پابەندی هیچ نەو ئوسوڵ لە پرەنسیپایە کە جەریانێکی چاپ ڕادیکال ئازادیخواز بە ڕعایەتەکە ڕعایەت نەکرێت. ئەم تعبیرە بۆ ئەوەیە ئەمە قسەی زیاتر هەڵەگرێ، ئەمە بەحسی زیاتر هەڵەگرێ کاتی خۆی و جێجێ دیکە منەگەڕێمەوە سەری ئەگەر وایە ئستالین کە بنێوی ئیدۆلۆژی کۆمۆنیستیش قسەیە کرد بنێوی سۆسیالیزم قسەیە کرد بەنظرم ئوستادی ئەم کارە بکەین و ئەو کارە نەکەین، ئوستادی کاری گەورەکردن بوو، نیوەی دنیای بەخەوی خۆی هێنا ژێر ڕکێفی سۆسیالیزمەکەی خۆی. ئەگەر ئیدۆلۆژیەکەی جێگای نەختمان نەبووە، ئەگەر پرەنسیپەکانی جێگای نەختمان نەبووە، ئەو وەختەش ئێستاش بۆ تەرەفداری لێ نەکەین بۆ نێویشی سۆسیالیزم. پس لە کۆمونیزمی کاریگەریدا، لە کۆمونیزمی مارکسدا، لە کۆمونیزمی مانیفێستا ئیدۆلۆژی جایگایەکی مهمی هەیە، بەڵام ئیدۆلۆژی نابێت بە فەرقەگەرایی تەبدیل بێ، ئیدۆلۆژیە بێت تەرجمە بکرێتەوە بە عەرسەی سیاسەت، ئوفقی سیاسی، ئستراتیژی سیاسی، تاکتیکی سیاسی، خەلاقیەتی سیاسی، ئبتکاراتی سیاسی، چارچێوەی پرەنسیپەکانی هەر جەریانێکی زیندوی سیاسی کۆمونیست ڕعایەتی. بەنظرم ئەم تعبیرە بۆ ئەوەیە کولەن ئەو ئیدۆلۆژیە بنێنە کەنار بۆ ئەوەی هەر نەو بەند و بەست و سازشێک تەوجیه بکەن. ئەمە مەکەن بۆ ئایندەی جەریانێک خۆی بەچەپ بزانێ مزەرە. با قسەیەکی دیکەش بەوە تەواوکە. باس دەکەن کە کۆمەڵە بەستەری چەپە و ئێستاشەیە. بەڵێ زۆر چاک کۆمەڵە بەستەری چەپە. پێش کۆنگرەی دوی کۆمەڵەش لە کۆنگرەی یەکتریشا بەستەری چەپ بوو. تەواوی هونەری مارکسیزمی انقلابی، تەواوی هونەری ڕاهبەرانی مارکسیستی انقلابی نێو خودی کۆمەڵەوە بە کۆمەکی ئیتحادی بەرزانەوە بوو. کۆمەڵە لە بەستەری چەپەوە وەرچەرخێنن بەرەو بەستەری کۆمونیزم، بەرەو بەستەری کۆمونیزمێکی ڕادیکال بەداخەوە. بەڵام ئێستا دەقیقاً لە ماوەی ئەم 20 ساڵەدا بە دوورکەوتنەوە لە مارکسیزمی انقلابی و کۆمونیزمی کاریگەری ڕۆشن اتفاقاً کۆمەڵەیان کە زەمانە بەستەری کۆمونیزمی ڕادیکال بوو گێڕاوەتەوە بۆ سەر بەڵێ بەستەری چەپ ئەلەرعموم چەپ سۆسیال دموکراسی شێتوان نەتوابێ ئەوەیە کە عومەری ئەڵخانی زادە داعی چەپ بوونەکە چەپی کوردستان گەل و گوشات ئەتوانێ هەموو ترندێکی بەنێوی چەپ تێدا بێت. ئەگەر ئەڵەن عەقەبگەردێک کە لە ژێر سێبەری کۆمیتەی ڕاهبەری کۆمەڵە و دەبیر ئەوەڵی خودی کۆمەڵە بە کۆمەڵە لە ئەبعادی ماکروی سیاسی تحمیل کراوە ئەوژوە کۆمەڵەتان لە کۆمونیزمێکی ڕادیکاڵەوە گێڕاوە بۆ سەر بەستەری چەپێکی ئەلەرعموم کە لە چەپی ناسیۆنالیست دەتوانێت تابێ تا چەپێکیش کە حتا لەوانەیە خۆی بە مارکسیستی بزانێت. ئەمە عەقەبگەردە بۆ کۆنگرەی دوی کۆمەڵە بۆ کۆنگرەی سەی تا کۆنگرەی شەشەکەش. لەوە زیاتر کاتتان ناگرم وەختان ناگرم قسە مابوو داێنین بۆ وەختێکی ئەم کاتە تاشە.